خەڵکی چەمچەماڵ، خەڵکی شۆڕش و تەکیە و شوێنەکانی تر کە زەرەر و زیانیان توش بووە زۆر یا کەم. بەڕاستی ئێوەمان خۆش دەوێ، واللهی خەمبارین، واللهی بێتاقەتین، واللهی دوعای خێرمان زۆر بۆتان کردووە، خوای گەورە بۆتان تەعویز کاتەوە ئەو زەرەر و زیانە بە چەند قات. واللهی بێتاقەت بووین لەوەی کە توشتان بوو، ئەوەی مسلمان بێ و ئەوەی خاوەنی ویژدان بێ خەمبار و بێتاقەتە. بۆیە بەڕاستی ئەوە بزانین خوای گەورە بەندەکانی خۆی تاقی دەکاتەوە. ئێمە لە ژوور و قاعی ئیمتیحانین، تاقیکردنەوە داین. خوای گەورە تاقیمان دەکاتەوە. ئومێدم وایە ئەو کەسانی کە تووشی ناخۆشی و ناڕەحەتی بوونە لەو کەسانە بن کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وإن الله إذا أحب قوما ابتلاهم. خوای گەورە هەر قەومێک، هەر کەسێکی خۆش بوێ تووشی بەڵای دەکات، تووشی زەرەر و زیانی دەکات، تووشی ناخۆشی و ناڕەحەتی دەکات، بۆی لە گوناه و تاوان پاکی کاتەوە، بۆی پلەپایی بەهەشتی بەرز کاتەوە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە هەموو کەساتە تووشی ناخۆشی و ناڕەحەتی بوون، بۆی وا نەزانی خوا ڕقی لە تۆیە، خوا تاقیت دەکاتەوە. ئێمە لە تاقیکردنەوە داین، دەقە بە دەقە، چرکە بە چرکە. بۆیە ئەلحەمدوللا ئەهلی چەمچەماڵ و تەکیە و شۆڕش و شوێنەکانی تر، ئێوە ئەهلی خێرن، ئێوە ئەهلی دینن، ئێوە ئەهلی پیاوەتین، ئێوە ئەهلی میوانن. بۆیە ئینشاءڵڵا ئومێدم وایە خوای گەورە بە چەند قات بۆتان تەعویز کاتەوە ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە توشتان بووە. پێمان ناخۆشە ئەوەشی پێمان بکرێ بە ئیزنی خوا دەیکەین، بەڵام بەبێ تەسویر و بەبێ ناشرینکردنی خەڵک. تکاتان لێ دەکەم هەرچی دەکەن بیکەن، بەڵام بە شێوەیە بیکەن کە فەقیرەکە لە ڕووی بێلەتان وەرگرێت.